بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. خی گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان برینەوەی دەستی منداڵێکی تەمەند 2 ساڵانە لە پارێزگای دۆگ بۆی هەڵی پزیشکیەوە کاردانەوە بە دوای خۆی دادەهێنێت. وەزیری تەندروستی حکوومەت هێرەمیش ڕایدەگەنێت 2 لیژنیان پێکهێناوە لەسەر ڕووداوەکە. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی ڕێبوار ئەحمەد سەرۆکی لیژنەی تەندروستی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی، هەروە دکتۆر عەبدولفەتاح هەورامی مامۆستا لە کۆلێجی پزیسکی زانکۆی سلێمانی، هەروە لە هەولێرەوە دکتۆر ئامان جۆفایی وتەبێژی لقی هەولێری سەندیکای پزیشکانی کوردستانمان کردووە. سەرەتا راپۆرتێک دەبینین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. ڕۆژی 16 نیسان سەنای تەمەند 2 ساڵ لە نەخۆشخانەی گوڵان لە شاری ئاکرێ بەهەڵا کانۆلای بۆدانراو بەهۆی ئەو هەڵەیەوە لەلایەن نەشتەرگەرەکانی نەخۆشخانەی فریاکەوتنی دۆکەوە دەستی سەنا بردرایەوە. سەنا تاکە قوربانی هەڵە پزیشکیەکان نییە، بەڵکو لێرەمی کوردستان بۆی نەبوونی چاودێرێکی پتە لەسەر کەرتی تەندروستی هەڵە لە دوای هەڵە لەم کەرتەدا ڕوودەدات. پێشتر دەیان کەس بە دەرزی ئاوازترین چاویان لەدەستدا و چەندین کەسیش لەژێر نەشتەرگەریدا گیانیان لەدەستداوە. بەڕای شارەزانی کەرتی تەندروستی هەڵەکانی کەرتی تەندروستی هەرێمی کوردستان لەم ساڵانەدا زۆر بەزەقی دەمێنرێن. ئەوەش دەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێکی دیار. یەکەم نەبوونی چاودێرێکی ورد لەسەر کەرتی تەندروستی کە کوالێتی پزیشکی و چۆنێتی پێدانی دەرمان و کردە پزیشکیەکان بکۆڵێتەوە. ئەوە ژوای کردووە بەشێک لە پزیشک و کارمەندانی کەرتی تەندروستی بە وردی مامەڵە لەگەڵ ئەم کەرتە نەکەن. دووەم، خراپی دەرمان و پێداویستی پزیشکی کە لەژێر کوالەتی وردی وەزارەت نەبێت. بە جۆرێک ئێستا فرۆشتنی دەرمان و پێداویستی پزیشکی بەرەو ئەوە دەڕوات ببێتە کارێکی بازرگانی بەتەنها. بازرگانان هەوڵی زۆرترین قازانج دەدەن نەک کوالەتی دەرمان. ئەوە شاوکاتە لەگەڵەوەی کە کوالەتی دەرمان لەلایەن هاوڵاتیانەوە هەمیشە بەگومانەوە تەماشا دەکرێت. هاوکاتی هەموو ئەوانش هەڵە پزیشکیەکان ئەگەرێکی چاوەڕوان کراون دەکرێت لە هەر کات و ساتێکدا بێت ڕوو بدەن بۆ یەسیاری کاری پزیشکانەوە. بەڵام ئەوەی هەیە لە هەرێمی کوردستان هەڵەی زۆر دیارن و نیشانەی پرسیار لەسەر کەرتی تەندروستی دروست دەکەن. بەڕای شارەزانی کەرتی تەندروستی ئەگەر بێت و بەرپرسانی باڵای حکومەت بەوردی کار لەسەر ئەو کەیسانە نەکەن، سزای کەم تەرخەمانی ئەو کەیسە پزیشکانە نەدەن، ڕەنگاڵەکان بە تەواوەتی لە سنووری خۆیان دەرچن و شتێک نەمێنێت بە ناوی متمانە لە لای هاوڵاتیان بۆ کەرتی تەندروستی. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. کاگرێ بۆرەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە ڕووداوی بڕینەوەی دەستی منداڵێک لە پارێزگای دۆک. ئەم ڕووداوە چیمان پێدەڵێت لەبارەی کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان؟ بەڵێ، سەرەتا سڵاو بۆ بینەران، دەست ئێوەش خۆش بێ. لە ڕاستیە ئەم بابەتانە لە هەرێمی کوردستانە یەکەم جار نییە و دوایین جاریش نابێ. زۆر بەداخەوە بەڕاستی، چکە ئەوەی کە ئێستا ئێمە لە دەستمان بێ هەرەوەیە کە بڵێن بەداخەوە هەرچەندی لیژنەی بۆ پێکاتوە، بەڵام تازە ئەو دەستی لە دەستداوە، پێما بۆ دەستی ڕاستیشی بوو. لە هەرێمی کوردستانە سیستمی تەندروستی لە پلانی حکوومەتی هەرێمە بە باشی بیری لێ نەکراوەتەوە. یعنی ئێمە بە درێژایی حکومڕانی ئەم سەدەی ئێستا کە هەرێمی کوردستان خۆی حکومڕانی خۆیەکە، ئەگەر بڵێن تا 2023 حکوومەتی هەرێم بەهۆی شەڕی ناوخۆ، بەهۆی کەمی بودجە و بەهۆی کۆمەڵەکەم و کوڕی و بەهۆی ئەوەی کە دەسەڵاتێکی کاتی یان حکومڕانێکی کاتی بووە بارحاڵ، بەڵام لە دوای 2023 ئەبینین ئێمە لە حکوومەتی عێراقی و بودجەیەکی باشمان بۆ تەرخانکراوە بۆ هەرێمی کوردستان. ئەوە هەم وەزارەتی پلان هەم وەزارەتی تەندروستی بیریان لەم بابەتە بکردایەتەوە کە بە شێوازێکی تەندروست هەلانی کەم کە نمونەیەک بڵێن لە زۆر وڵات سیستمی 1:3 بەکارێنرێواتە نەخۆشێک کە دێت ئەوانەی کە چاودێری ئەەکەن چاودێری 3 کەس ئەەکەن، ئەوەی پەرستارێک یان پزیشکێک و ستافێک چاودێری 3 نەخۆشەکە، نظامی 1:2 یان
یەکێک لە ستافی تەندروستی چاودێری دوو نەخۆشەکە بەرپرسە لە دوو نەخۆش بۆ نمونە ئێمە ئەمە لە هەرێمی کوردستانە هەر لە شێوازی سەرەتای بینینی نەخۆشەوە هەمووی هەڵەیانی تۆ لە حاڵەتی تەواریە ئەم نەخۆشەکەیت ریسپشنە بینێەوە تا پێشوازیە بینێ دوای بەپێی نەخۆشەکە ئەکرێتە بەشێکی ترە و دابەشەکرێت بەسەر بەشەکانی تەندروست بەسەر نەخۆشخانەکانە بەپێی جۆری نەخۆشیەکەی لە کاتێکا ئەم ستافە لۆدێکی زۆریان لەسەرە واتە ئەگەر وەزارەتی تەندروستی پلانی هەبوایە بۆ ئەمە کە ئەو کەسانی کە چاودێری نەخۆشەکانەکەن و عیلاجیان بۆکەن هەر لە ستافەکەین لە سەیدەلێر لە مختبەر لە پزیشک لە کارمەندانی چاودێر لە پەرستارەکان ئەبێ وا بکە کە ڕەبتێک هەبێ لە بینی مێشک و جەستە و مێشکیانە بەڕاستی بۆ لەبەرەوەی لە ماوەی ئەو کاتێک کە خزمەتی نەخۆشەکان ئەگەر لە 6 ساعت بۆ 12 ساعت بخانیە لە 12 ساعت بۆ 24 ساعت درێژ بێتەوە ئەمە واکات ئەو ڕەبتی بینی مێشک و جەستەیە لاواز ببێت. زۆر باش بەزە و ستاندەردیان یەک بۆ سێ لە کوردستان یەک بۆ چەندە؟ من بۆ خۆم لە زۆربەی بەشەکان داوامم کردووە لە بەشی ئۆنکۆلۆژی پێش و کەێسە بەشی شێرپەنجێ لە بەشی تەواری لە بەشەکانی تر جاری وا هەبووە یەک کارمەند چل نەخۆشی بەرکەوتووە کا من زۆر قورسێنی بەڕاستی هەڵیت یابێ من بۆ خۆم چەندین جاریانی بەدە حاڵەتیش جێڕاومەتەوە لە ناو تەواریە کە نەخۆش چارەسەری بە هەڵەب بۆ وەرگیراوە لە ئەنجامی بەدواداچوون چارەسەرەکەم کۆ کردوتەوە و بردومە بۆ دەرمانخانەکە یان لەگەڵ پزیشکەکە دەردەشەم کردووە کە ئەمە بە هۆکاری قەرەباڵخی دروستە بێ بەڕاستی ئەجا لە ڕاستیە ینی ئێمە هەچەنە با خاڵێک تریش بڵێن بۆ وەزارەتی تەندروستی ینی تەواوی ئەرکەکان لەسەر وەزارەتی تەندروستی نییە وەزارەتی تەندروستی هەموو ئەرکەکان لەسەر نییە هاوڵاتی لانی کەمە بێ خۆی ڕۆشنبیر بێ ینی هەموو ئەرکەکان ناکەوێتە سەر وەزارەتی تەندروستی و ستافی نەخۆشخانەکان بەشێکی ئەکەوێتە سەر وەزارەتەکانی تر بەشێکی سەر هاوڵاتی ینی هاوڵاتی بێ خۆی تا حدێک ڕۆشنبیر بێ بەڕاست. سوپاس دەکەم دواتەکەنم بۆ لای بەرزان کاک دکتۆر جەنابش بەخێربێ سەبارەت بەم ڕووداوە ینی ئەم ڕووداوەی کە ڕوویدا بۆ نمونە لە پارێزگای دۆک و پێشتریش لە 2013 ڕووداوی کوێرکردنی سیا وڵاتی هەرێمی کوردستانە بۆ کۆمەڵێک ڕووداوی تر لە بواری هەڵی پزیشکی لە کوردستان ڕوویداوە ئەم حاڵەتانە لەباری سیستەمی دەرونیمان پێ دەڵێن ئەمە شتێکی ئاسایی یاخود ئەمە پێمان دەڵێن کە سیستەمی تەندروستی لە کوردستان کەم کوڕی گەورەی تێدایە؟ بۆی باشتر بتوانین دەردەشەیەکی و بابەتە بگەین سەرتا پێویستە سیستەمی تەندروستی تێ بگەین و سیاسەتی حکومڕانی ئەو وڵاتە بۆ تێڕوانی بۆ سیستەمی تەندروستی تێ بگەین. گرفتی یارە گەورەی ئێمە ئەوەی سیاسەکانمان تازە نادان سەحە یانی چی نادان تەندروستی یانی چی بە واتایەکی دی لێرە پرسیارێکی گرنگە سێ کوچکەیەک هەیە بۆ دەوڵەتداری ئەگەر تەماوەی ئینگلیز ناوێنە HDI Human Development Index چۆن وڵاتان پلەبەند دەکرێت بە وڵاتی پێشکەوتوو وڵاتی دنیای سێ وڵاتی تازە پێشکەوتوو سێ ئەساسیاتت هەیە یەکێکیان اقتصادی فەردە دووهەمیان سەحەتە تەندروستیە سێمیان پەروەردەیە لەم سێ منتەڵەقەوە ئەگەر بتێ وڵاتی پێش بخی ئەبێ سیاسەکانی ئەو وڵاتە کە سیاسەتی حکومڕانی لە وڵاتیادا ئەڕێژنە بێت ئاگان لەو سێ بوارە بێت ئەم سێ بوارە وەکو تۆڕێک لێک ئاڵێنراون لەبەرەوە ئەگەر سیر بکەی بە سیاسەتی و بەرنامەی هەموو حیزبەکانەوە سەحە لە ئەوەلیاتی هیچیانان نییە سەحە لە ئەخیرەوە یەکەمە لە دوای دۆوەدایانناوە بۆیە ئەو نەتیجانەی کە ئەیبینی تەسەور بکە شتی زۆر خراپتر ببیستینەوە شتی زۆر خراپتر بە گوێمان بکەوێت بە چاومان بکەوێت ئەوەی کە ئەیبینین ئەوەیە کە حاڵەتە وازەحەکەیە بەس ئێمە چەندین حاڵەتێکمانەیە لە دنیای ئیداری تەندروستیە پێوتێ ئایسبەرگ فینۆمینا حاڵەتی شاخە بەفرینەکە ئەوەی کە لە هەڵەکانە ئەیبینی ئەوە ئەم حاڵەتە تاکوتەرانەیە کە دەرەکەوێت بەڵام چەندین شتی مەترسیدارتر هەن کە ئێستا بە ئاساین تۆ نەتیجەکان نابینی فلەبەرەوە سیستەمی تەندروستی لە بیرمان نەچێت سیستەمێکە وەکو کاگڕێبا جوانی فەرموو کۆمەڵگە هەمووی بەرهەمی ئەهێنێت ناکرێت بکێ بە کاڵای باڵای وەزارەتێک تۆ ناتوانانی باسی وەزارەتی ناتوانێت سیستەمی تەندروستی بەبێ پەروەردە ناتوانێت باسی سیستەمی تەندروستی بەبێ خێزان ناتوانێت باسی سیستەمی تەندروستی بکەی بەبێ زەراعە ناتوانانی باسی سیستەمی تەندروستی بکەی بەبێ ژینگە ناتوانانی باسی سیستەمی تەندروستی بەبێ پەرلەمان ئێمە
یعنی ناکرێ باز زۆر باش سیستەمێکی ینی ئێستا جۆری سیستەمی حکومڕانی لە هەر وڵاتێک لەگەڵ کردی تەندروستی دوشتی پەیوەندی کێ تاوکەری یەکترە هەر نەک پەیوەندیجی تۆ ناتوانانی باسی دەوڵەتداری کە بێت بوون سیستەمێک تەکتۆکمەی تەندروستی من ئەسڵەن زۆر جار بیرەکەمەوە هەردەم بەکارنانی کەلیمەی سیستەم هەڵێ بۆ تەندروستی لای ئێمە چکار شتێکمانێ بە ناوی سیستەمەوە یعنی ئەوەی کە لە کوردستان هەیە سیستەمی تەندروستی نییە ئەکرێ بڵێن کۆمەڵە پرۆسیجەرێکە کۆمەڵە کردارێکە ناکرێت کە تۆ باسی سیستەمەکەی سیستەم بریتیە لە زنجیرەیەک کار کردەوە پلان استراتیژ کە هەمویان گرێدراوی یەکترن ئەدگێنە بە ئامانجێکی ڕوون و ئاشکرا ئەگەر ئەم پێناسەیە بیسەلمێنی بە سیستەمی بەسە تەندروستیەوەی کە لامانە ناتوانین نابنێ سیستەم ناوێنێ چی وەڵای ناوێنێم دامەزراوەیە کە تەندروستی ئاڕاستە باش بەزوتت بەرپرسان دەسەڵاتدارن تا ئێستاش لەمانەی تەندروستی تێنەگەیشت بەتەکیید وەزیری تەندروست خۆشی لەمانەی تەندروستی تێنەگەیشتووە تۆ لەوچە وەزیری تەندروستی من تۆ زۆرجار قوربانی بێ گرفتەکە ئەلێرەیە یعنی تۆ لای ئێمە طبعا ئەمە فلە ڕەهەندە زۆر جار طبعا بە وەزیرەوە بە مدیر عامەوە بە مدیری خەسخانەیەکەوە بە مدیری وەحدەیەکەوە یەتەنەوە پاکەجا حیزبیەکەوە حیزبێک دیاریەکە حیزبێک ئاڕاستەیەکە کە تۆ ئەسڵەن ناو حیزبەکە بەرنامەیەکی واضحە نەبوو بۆ سیستەمی تەندروستی چاوەڕێ مەکە سیستەمی تەندروستی چاک بێت چاوەڕێ مەکە تەندروستی خەڵک باش بێ لەبەرەوە ئیشکالی گەورەمانێ لە تێڕوانینی دەوڵەتداری لای ئێمە بۆ کردی تەندروستی بۆ خزمەتگوزاری تەندروستی بەڵێ سوپاس دەکەم تەگرن وڵای بەرزستان ئەگەر بچینە هەورێر لای کاک دکتۆر ئامانچ کە لە هەولێرە و لەگەڵمانە کاک دکتۆر سوپاس بۆ بەشداریکردنی بەڕێزیشتان سەبارەت بە کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان و دەمەوێت بە دیاریکراوە لەسەر ئەم ڕووداوەی کە ئێستا لە پارێزگەی دهۆک ڕوویداوە ئێوە خوێندنەوەتان وەکو لقی هەولێر یاخۆکو سەندیکای پزیشکان بۆم ڕووداوانە چیە ئایا ئەم ڕووداوانە ڕووداوی ئاسان یاخود ئەمە دەرخەریەوەیە کە سیستەمی تەندروستی کەم کوڕی گەورەی تێ یاخود لە ڕوو یاساییشەوە لە ڕوو ئیداریەوە چۆن مامەڵە لەگەڵ ئەم جۆرە ڕووداوانە دەکرێت بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ هەموو بیرانی خۆشەویست من دەمەوێت دەستپێکی ئەوە دەست بکەم کە بڵێم بەداخەوە بۆ ئەو حالەتە نەخوازراوەی کە لە شارۆچکەی ئاکرێ ڕووی داوە کە بۆ هۆی لە دەستدانی دەستێکی ئەو نەخۆشە کە لە خۆی لە ئەسڵدا نەخۆشەکە نەخۆشیێکی درێژخایەنی هەیە کەەوە دەبتە هۆی زیاتر ئەرک بەسەر خانەوادەکە و کێشەکە زیاتر بەرەو خراپەی دەڕڵاتر ئەوە لەلایەکە نەلایەک ئەگەر ئێمە باسی هەڵە پزیشکەکان بکەین بەگشتی لە هەموو سەراسەری دنیا هەڵی پزیشکیەیە بەڵام ئەوی من دەبینم لە هەرێمی کوردستان بەڵێ ئەوەی کە من تەماشای دەکەم تەنها ئەوە نییە باسی ئەوە بکرێتن بنێ هەڵەیەکی پزیشکی ڕوویداوە بەڵکم ئەوەی کە من تەماشا دەکەم زیاتر بە ناوی پزیشک هاتە پێشەوە وای لێ هاتووە کە هەموو کێشە و گرفتی ئەو وڵاتەیمە هەرێمی کوردستان بخرێتە سەر پزیشک بۆیە من دەمێت تەنها ڕووکردنەوەیەکی خێرا بدەم لەسەر بابەتەکە خاڵێکەمانەوەیە کە نەخۆش لە دوای هەموو نەشتەرگەریەک لەوانەیە تووشی ماک بێ واتە ئەوە خاڵێکی تایبەتمانەیە پێ دەترێتن مزعافات لە دوای نەشتەرگەری ماکەکان خاڵش ترمانەیە پێی دەترێتن کەمتەرخەنی خاڵش ترمانەیە پێی دەترێتن هەڵەی پزیشکی هەڵەی پزیشکی بۆ مانادێ کەواتە پزیشکێک هەڵەی کردووە لە جیاتی ئەوەی نەشتەرگەری ڕخۆڵە ژێرە بکاتن نەشتەرگەری چتری ئەنجام داوە ئەو پێی دەوترێت هەڵە یاخود باڵێن نەخۆشە کلێ ڕاستی کێشە هەیە دەچی کلێ چەپ دەکەیتەوە ئەوە پێی دەوترێت هەڵەی پزیشکی ئەوە کە هەڵەیەکە بەحتە هیچ بەجارە شتێدانیە کە 100% هەڵەکرایە دێنە سەر بابەتی کەم تەرخەمی ئەو حالەتێک کە لە ئاکرێ ڕووداوە بەڕاستی ئەوە کەم تەرخەمیەک لە بابەتەکە هەیە ئەگەر ئەمن بڕێک زیاتر بابەتەکە ورتکەمەوە بەپێی ئەو سیستەمەی ئەو بەڕێزانەی پێشتر باسییان کرد ئەو جۆب دیسکریپشنە واتە ئەو ئیشانەی ئەو ئەرک و مافانەی کە بەمە دەست پێدرێتن هەر لە پزیشکرا لە گەورەترین بابرێن کار دەکە پزیشکە پزیشکی پسپۆر لە دواتر سە پزیشکتر دێکە پێ دەترێت پایە بڵند و پزیشکی دەوری نیشتە جێ خولاو لە دواتر کارمەندەکان دێن بۆ شێوازە ینی سیستەمێکی تقریبان تەواو متەکامل هەیە لەو نەخۆشخانەیە ئەگەر هاتوو هەموو لە ئێمە هەر نەخۆشیەک هەر کێشە کە دروست بوو ئەمە یەخەی پزیشکەکە بگرن وابزان ئەو غەدرێک لە خۆمان دەکەین وامان لە دەزیاتر بە هەڵە تێبگەین لە بابەتەکە کاری ئەو نەخۆشە باونێن کە تووشی ئەو کێشەیە هاتیە کاملەکی لە دەستی بۆ دراندراوە ئەوەی ئێستا من ئاگادارم دوو لیژنەی بۆ پێکەندرایە لە دوای ئەوەی کە لیژنەکە دەستەی داواکارگەشتی تێدرایە ڕاوانەی دادگا دەکرێتن لە دوای کەەوە ڕاوانەی دادگا کرا ئەوان لە دادگا لێکۆڵینەوەی چتا لە بابەتەکە دەکرێتن دووبارە لیژنەی چکای پزیشکی کە دوای ئەوەی کە ئیستناد دەکات لەس ئەو لیژنەیە هاتیە دەگەڕێتەوە دادگا بڕیاری خۆی دەداتن ئەمە
لێرە دەمیست بابەتی ئەوەش باز بکەم کێشەیەک هەیە لە وڵاتی ئێمە کە پێی دەرێن ئەمە پزیشکان و هاوڵاتیان هیچ یەک لە ئێمە مافمان دیار نییە و ئەرچشمان دیاری نەکرا بە پێی سیستەمە بە پێی قانون دەبێ پزیشک مافی خۆی هەبێ و ئەرچی دیاری بکرێتن بە پێی قانون کە لە پەرلەمان دەردەچێ و بە هەمان شێوەز دەبێت نەخۆش مافی دیار بێتن کە لە وڵات چییە لۆیە کە دەگاتە دادگا زۆر جار دەبینی ئەمە کێشەیەک توش دەبین بابرێن دەڵێن دادگاکان درێژەی خایان لە نێوان 2 ساڵ تا دەگاتە 4 ساڵ ئەوە یەکێکە لە کێشەکان لەبەرەوەی یاسایەک تایبەت بەو بابەتانە نییە بە شێوازە سەریح کەمە بابرێن ئەمە لە خەمان پێ دەرێن و لە زۆربەی دنیای دەرەوەش پێی دەوترێتن دادگای پزیشکی واتە ئەو دادگایە تەنها پەیوەندی بەوە دەبێتن کە یاساکانی تایبەتە بە کێشە و کەمتەرخەمی و هەڵە پزیشکیەکان ئەوەی کە دەگەڕەوە سەر بابەتی ئەو نەخۆشە کە ئێستا بۆ هۆی دەستبڕینەوەی ئەو کارێک کە دادرێتن ئەوە کارێک بابنێت پەرستارەکانە بەڵام لە ناو نەخۆشخانەکان هەموو لە ئێمە ئەمە تاواکەری یەکترین هەمومان لە ئێمە تاواکەری یەکترین بەهۆی هەڵەیەک نەخۆشەکە توش کێشە گەورە دەبێتن بۆیە کە دەگەڕێنەوە باسی ڕۆلی پزیشکان دەکرێتن و هەروها باسی ڕۆلی کاربەدای تەندروستی دەکرێتن و هەر باسی ڕۆلەکانی تر دەکرێت ئەگەر بدەرفەتم هەبیتن بتوانم هەندێک کێشەی تر باز بکەم لە ناو نەخۆشخانەکانی ئێمە بابرێن یاخود بە شێوازێکی گشتی لە ناو سیستەمەکەی ئێمە کەم و کوڕی هەیە گەیشتینە ئەو ڕادەیە و گەیشتینە ئەو مەرحەلەیە کە بنێن ئەتا ئێرە بەسە بالێرەوە دەست بخەینە سەر برینەکانی خۆمان هەموو لە ئێمە دەتوانم بنم ئەوانی متابعی ئەو بابەتانە دەکەن گەیشتینە قەنەعات کە کێشەی گەورە هەیە وەکەم و کوڕی هەیە لە ناو سیستەمی تەندروستی بۆیە دەبێ ئەوەی کە باز دەکرێت لێرەوە دەست بکەین بە چارەسەریەکانی ئەوەی باسمان کرد وەی پێشتر باز کرا و ئەوەی لە سیستەمی قەدیم هەبوو ئێستا کە ئەو کاتەیە کە باز بکەین دەبێ هەموو لە ئێمە بە هەموو بە پەرلەمان و بە حکوومەت و بۆ وەزارەتە پەیوەنددارەکان بەتابەتی وەزارەتە تەندروستی و هەروە هەتا سەندیکاکان دەبێ ڕۆڵی خۆیان بجێڕن لەوەی بتوانن ئەگەر هیچ نەبێ ئەو هەڵانە و ئەو کەم و کوڕیانەیە و ئەو کێشانەیە کە هەیە بەرەو چارەسەری بچێتن باڵێکی گرنگکە دەمەوێت لێرە باسی بکەم کە برایانی بەڕێز لە باسیان کرد یەک لەوانە کێشەی دەرمان بوو ئەمێن خاڵێکی گرنگە دەمێ بابن ئەگە خاڵێک هەیە باسی بکەم بەڵێ بەڵێ کاکتۆر سوپاس دەکەم دواتر دەگەرم و لای بەڕێزت کاتی زیاترت پێدەین کاک دکتۆر ئامان سوپاس دەکەم کاگرە بۆرە گەرگەرم و لای بەڕێز سەبارەت بە مامەڵەکردن لەگەڵ ئەم جۆرە کەیسانە بۆ نمونەوەی کە لە ڕابرد و ڕووداکوێرکردنی هاوڵاتیان بۆی درزی ئاڤاسین و 2013 ئەم ڕووداوەیەکی ئێستا لە پارێزگای دهۆک ڕووی داوە ینی یاسایەکی دیاری کرا هۆیە بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەوانە یاخود ئێستا بۆ بەرپرسیارەتی وەزیری تەندروستی چییە مەسەرەن لایەنە پەیوەنددارەکان ئێستا بەرپرسیارەتی پەرلەمانیش کە پەک کراوە ینی چۆن دەکرێت مامەڵە لە ڕووی یاسایەوە مامەڵە لەگەڵ ئەم کەیسانە ئەم هەڵانە وەگوتم سەرەتانی نییان یەکەم جار نییە و کۆتاجاریش نییە هەڵی تر بۆ بۆن منە هەر لە سلێمانی هاوڵاتیەک بە هەڵی پزیشکی گورچی لێی دەرهێنرا لە حاڵەتی مناڵ بوون ئەمە لیژنەی تحقیقی بۆ پێگەن لیژنەی لە کۆڵینەوە پزیشک داخلی لیژنەکە ئەبێ داواکاری گشتی ینی حاکمێک لەگەڵ بەشی یاسایی بەڕێوەبەرایەتی تەندروستی چکە بەڕاستی وەزارەت خۆی گرفتی ئێمە لە چییە یعنی هەر شتێگەڵی باسی وەزارەتەکەین وەزارەت پلانی استراتیژی تەندروستی وڵاتە داڕێژە وەزارەت ئیشەکە بۆی کە جۆرە نەخۆشیە کە لە جیهانە سەری هەڵدا لە وڵاتە کەمی کاتەوە یا ڕێگری لێ بکە وەزارەت ئیشی ئەوەیە کە لەسەر ژینگەی ئەم وڵاتە بۆ نمونە بابەتەکە زۆر فراوانە بۆ نمونە ئێمە ئاوێکی تەندروستمان هەبێ بۆی لە داهاتووە نەوەکانی داهاتوو جۆری تووشی جۆرە نەخۆشیەک نەبن بۆ ناگەر کۆمەڵی مادەی کانزایی بچنە ناو ئاوەوە تۆ مناڵەکان کە لە نەوەی داهاتوون کەم ئەقڵە بن یان بیرروهۆشیان باش نابێن زیهنیان باش نابێت تەمەڵە بن بەڕاستی ئەمە ئیشی وەزارەتێنی وەزارەت پلانی استراتیژی تەندروستی ئەو وڵاتە داڕێژێ ئەو هەرێمە داڕژێ وەزارەت فۆکس بکاتە سەر یەک نەخۆش نا ئەمە ئیشی بەڕێوەبەرایەتیە و کاری نەخۆشخانەی بەرپرسەوە تا نەخۆشخانەی پەیوەنددار گرفتێکی ئەبێ بەشی یاسایی هەیە لە بەڕێوەبەرایەتی خۆی پەیوەندیە کات و لیژنی لێکۆڵینەوە بۆ پێگەێنرێ و ئەگەنە ئەنجامێک ئەمە ئەکرێ لە وەزارەت بەشێکدا بنرێ کە بودجەیەک تەرخان بکرێت بۆ قەرەبووی و هاوڵاتیشکام هاوڵاتیە بە درێژایی تەمەنی کە مندامە بێ بە درێژایی تەمەنی ئەو هاوڵاتێک یەک گوچی لێ بۆ بە درێژایی تەمەنی ئەم هاوڵاتیە نابینابێ بە درێژایی تەمەنی ئەم یەک دەستی هەیە ئەمە ئەکرێ وەزارەت لە کۆبنەوەی لەگەڵ ئەنجومەنی وەزارەت یان ئەنجومەنی وەزیران چکە هەموو وەزارەتی ئەنجومەنی هەیە پلان بۆ دابنێ کە لەم حاڵەتانە دووبارە ئەبێتەوە بودجەیەکی هەبێت
بۆ حاڵی تەواریان بۆ حاڵەتی ئەو بابەتانە ئەمە کەیسەکە بەم شێوەی لێ دەیانی زۆر باش بە زیاسەس پێ دوایە دەتوانێت لە وڵاتە ڕۆڵی خۆی ببینێت لە کەم تەرخەمی و هەڵە پزیشکیەکان وەزارەتی تەندروستی بەشێکە لەم وڵاتە لە ئاسمانەوە نەباریوە هاوڵاتەکانیشی هەروە کارمەند و پزیشکەکانیشی هەروە یاسایی و بەشی یاسایەکەشی هەروە چۆن ئێمە بینین چەندین کەیس لەم وڵاتەیە بێ ئەنجامەیان بۆ نمونە هەیە فەرمانی دەستگیرکردنی هەیە چەند ساڵە هەیە ینی تەمەنی پیر بوو هێشتا فەرمانی دەستگیرکردنەکەی جێبەجێ نەکراوە ئەمیش هەر بەشێکە لە وڵاتە ینی خۆ لە وڵاتێکی جیاوە نات زۆر باشە بەس بەڵام ئەنجامێکی هەرە بێ ئەوانەی کە ئێمە بەدواداچوونمان بۆ کردووە لیژنەی تەندروستی بەرپرسانی تەندروستی ئەوەی پێشوش کە گورچیلەکە ئەو پزیشکەش و بڵێن ستافەکەش سزای خۆیان وەرگرت بەڕاستی ینی سزاکان کە جارێکی تر دووبارە نەبێتەوە سزاکان چین بۆ نموناوەی کە واگەدار بن سزاکان بۆ نمونە تەوبیخ بۆیان ئینزار بۆیان بۆ نمونە پلە بەرز نەکردنەوە بۆیان ڕاگررتنی کۆمەڵک ئیمتیازات بووە بەو شێوەیە نەبووە کە ئەم کەسە لەسەر کار لا ببرێنی بەو شێوە بەڵام سزاکان سوگنینیانی ئەم سزای نابێتەوە وادراوە وادراوە زۆر باش بەستەبارەت بە پرسانی تەندروستی لاسی باڵا هەم لەسەر ئاستی بۆ من ئەو ناوچەیە کە ئەو ڕووداوی تێدا ڕوودەدا ینی بۆ نمونە پێویستە ینی چی بکەن هەند لە هەندێک وڵاتە بۆ نمونە کە ڕووداوێکی ئاڕوودا بۆ نمونە و کوێر بوون و یاخود کۆمەڵی حاڵەتەوە بەرپرسان دەست لە کار دەکێشنەوە لێرە ئەم نەریتە هەیە بەداخەوە نەوەڵا و نەریتە لێرە نییە بەڵام لە کوردەواری خۆمانەڵێ لە هەر هەڵەیەک ینی چۆنەڵی دەرسێک وە نیە ئێمە لە هەموو هەڵەیەک پێویستە لایانی تەندروستی کە ئێمە شەگرێتەوە دەرسێک وەربگرێت بەڵام بەداخەوە کە لە ڕابردوویە بەدڵنیایەوە وەرناگیرێ ینی بەدڵنیایە وەرناگیرێت چکە ئەم سیستما کە کاویتۆر جوانی فەرموو کە سیستم نییە ئیدارەدانی وڵاتەکە ینی ئیدارەدانی بەشی تەندروستی نەخۆشەکانی وڵاتەکەی لەبەرەوە ئەمە ناتوانێت ینی سپاس دەکەم کاکتۆ سەبارەت بەوەی کە بەرەز وتت ئێمە سیستەمان نیە لە کوردستان ئەی سەبارەت بەوەی کە ئەگەر سیستەممان نەبێت مەسەڵەن چ جۆرە سیستەمێک بۆ کوردستان باشە ئەو جۆرە سیستەمی کە لە کوردستان پەیڕەو چ جۆرێکە پێویستە بە گۆڕانکاری چیتیا بکرێ بۆ نمونە طبعا دووبارە مەسەر خاڵێک ئەسە بە پێی دواتێژینەوەکان کە بعد لە بەڕێوەبردننی یا ئیدارەدانی کەرتی تەندروستیەکەن لە وڵاتانە باز لە معادلەی 80 دەکەن واتە سەحەتی خەڵک 80 لە ئەستۆی کەرتەکانی دەرەوەی وەزارەتی تەندروستیە لە 120 لە ئەستۆی تەندروستی ئەلەم معادلەی گرنگە تێبگەین یعنی سەحەتی خەڵک بەشێکی پەروەردە دروستیەکە بەشێکی خێدان دروستیەکە بەشێکی سیاسەکان دروستیەکان بەشێکی ژینگە دروستیەکە بەشێکی زەراعەت دروستیەکە بەشێکی ئیعلام دروستیەکە ئەمانەی علاقی بە وەزارەتی سەحەوە نین ئەلێرە ئەمە هەڵەیەکی گەورەمان هەیە لە ئیدارەدانی تەندروستی خۆمانە تەندروستی ئێمە تەندروستی هەمووی کۆمەڵی کردەوە بەبارێک بەسەر شانی خۆیەوە یعنی وە تەندروستی ئێمە ئیدارەدانی تەندروستی ئێمە زیاتر ئیدارەدانێکی عیلاجیە چارەسەریە بەواتای ئەوەی ئێمە خەریکیکردنەوەی نەخۆشخانین خەریکی دەرمانین سەری کۆڕووکۆبوونەوەکانی قەرابەتدەستانی تەندروستی لە کوردستانە لە 150 هەموو کۆبوونەوەکان لەسەر دەرمان و لەسەر ئەجێرەی پزیشکیە ئەبێ لەسەر خۆپاراستن بێ ئەبێ ستراتیژی خزمەتگوزاری تەندروستی هاوڵاتی تەندروست بێت نەک نەخۆش بێت کاتێک کە تۆ هاوڵاتی نەدێژ نەخۆش بکرێت نەخۆشت کەمە بێتەوە بەس دام و دەستگای تەندروستی لە وڵاتی ئێمە دام و دەستگای نەخۆشە هی هاوڵاتی نییە ئەمە یەکێکە لە هەڵە قاتیلەکان کە تا ئەوە نەگۆڕسە لە دنیا باوی نەماوە لە دنیای خزمەتگوزاری تەندروستی لە 180 ئەخرێتە بواری خۆپاراستنەوەی تووشی نەخۆشینەی لای ئێمە لە 190 ئەخرێتە بابی چارەسەرەوە ئەخرێتە بابی عیلاجەوە بۆیە سیستەمی تەندروستی ئێمە هەر خۆی پێویستی بە نەشتەرگەرێکی ئەجگار گەورە هەیە چونکە خۆی ئەو نەشتەرگەریە بە سیاسەکانی ئەم وڵاتە بیکەن ئەبێ حیزبەکانی ئەم وڵاتە بیکەن لەبەرەوە سیاسیەکان کاندیدیان هەیە بۆ وەزارەت کاندیدیان هەیە بۆ مدیر عام کاندیدیان هەیە بۆ مدیری خەسخانە کاندیدیان هەیە بۆ کارگوزاری خەسەخانە سیاسیەکان تداخل لە هەموو شتێکی ئەم وڵاتە یاکەن یعنی پێ دوای ئێستا سیستەمی تەندروستی کوردستان خۆش سیستەمەکەش هەر خۆی نەخۆش هەر خۆی نەخۆشە پێویستی بە نەشتەرگەریەکی تاڕێ هەیە ئەگینا بەپێی هەموو پێوەرەکان ئەو شێوازە ئیدارەدانی تەندروستی لە وڵاتی ئێمەیە هەیە ناتوانێت وەڵامدەرەوەی پێداویستەکانی هاوڵاتی تاکی کوردی بێت لە ئێستەیە ئێمە زۆر بەجێماوین و پێویستی ئەمە بە مراجعەیەکی جەوهەری هەیە و بەسەراحەتەن ڕازگۆش بین ئەم ئەرکە بەتەنە بە وەزارەتی تەندروستی ناکرێت پێویستی بە کۆمەڵی سیاسی جەریئە
کە تجارت ببنە دەرەوەی تەندروستیەوە تجارت و تەندروستی لێک جیاکەنەوە و خەڵکێک بێنن کە پێویستیان بە پۆست نەبێ خەڵکێکی شارەزا بێ من یەک معادلەت پێ بڵێم ئیدارەدانی سیستەمی تەندروستی پێویستی بە خەڵکی پسپۆڕە ئەو کەسانی کە لە کوردستانە شارەزان لە بواری ئیدارەدانی تەندروستیە ژمارەیان لە پەنجەکانی دەستی پەڕ ناکات ینی دکتۆر و ئیدارەدانی تەندروستی لێک جیاوازت بەکاری پزیشکی شەرت نییە دکتۆرێکی باش وەزیرێکی باش دەربچێ شەرت نییە جەراحێکی باش ئەی وەزیرێکی باش بۆ تەندروستی بە ڕوانگەی بەڕێستانەوە چی ئەبێ خەڵکێک بە شارەزای هەبێ لە زانستی بەڕێوەبردننی تەندروستیە کە ئەوە علمێکە وەکو چۆن باتنی علمە وەکو چۆن جەراحە علمە وەکو چۆن نازانم ژنان و مڵالبوون علمە ئەوەش ئەسەر علمە و دکتۆرا و ماستەر و چەندی شاری ئەکادمی لەسەر ئەدرێ وەزانکۆی لەسەر پێ نەدراوە بەمە بە هیچ جۆرە هەر نیمانە لە یەک دامەزراوەی ئەکادمی ئێمەیە لە کوردستانە تا ئەم ساتەوەختەش قسەکەین لە هیچ دامەزراوەیەکی ئەکادمیمانە ناوەندێکمانە بۆ پێگەیاندنی شارەزا لە بواری بەڕێوەبردننی سیستەمی تەندروستیە بەڵێ سوپاسان دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت وەردەگەین دوای ناوبڕەکە دەگەڕینەوە هەولێر لای دکتۆر ئامانج لەگەڵمان بمێنەوە بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە ئەسێ ئەمڕۆ جیاوازتر دەردەکەوێت ئەسێ ڕنگ و هێز و توانایەکی نوێ پێشکەش دەکات زیرەکێکی ڕاستەقینە و متمانە پێکراوە ئەسێ Q6 نوێترین مۆبایلی زیرەکە و کردنەوەی لەلایەن پەنجەمۆری خاوەنەوە کار دەکات ڕامی 3 گیگابایتەوە میمۆری 32 گیگابایتەوە کامێرای سەرەکی 13 مێگاپیکسلە و کامێرای پێشەوەی 8 مێگاپیکسلە ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی 4G LTE کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامری کارەبایەتی نۆماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمان بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلیت تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح فڕن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان کاکتۆر ئامانجەگەر بگەڕینەوە لای بەڕێستان پێشتر ویستان باسی دەرمان بکەن بەڵام دواتە دەین قسە لەسەر دەرمانیش دەکەین بەس سەبارەت بەوەی کە بەڕێستان وتان لە کوردستان دادگایەکی تایبەت بە پزیشکان نییە ینی بۆ نمونە گەر دادگایەکی چ گرنگێکی ئەگە دادگایەکی تایبەت بە پزیشکانە بە اینجا ئایا لە هەرێمی کوردستان یاسای تەندروستیمان نییە کە هەم مافی نەخۆش بۆ نمونە کەیسێکی ئاواوەی کە ڕوودەدات مافی نەخۆش چیە ینی سزاکانی چین دیاری نەکراوە؟ بەڵێ ئەوەی کە من باسم کرد بە شێوازێکی گشتی تەوانا تا ئێستا لە هەرێمی کوردستان لە مەفروضە ئەو یاسایە لە پەرلەمانی کوردستان دەربچێ بەڵام ئەو یاسایە دەرنەچووە کە پێی دەوترێتن مافی نەخۆش و مافی پزیشکان واتە بەهۆی ئەو دوو یاسایەوە ئەرک و مافی هەردوو لا بە دیار دەکەوێتن ئەوەی کە لە دادگاکان هەیە ئەمە مەبەستمان لێرە چییە باسی بابرن دادگای پزیشکی دەکەین من پێشترش باسی ئەو بابەتەم کردیە دادگای پزیشکی واتە چەند دادوەرێک کە تایبەتمەند بن بە کەیسەکانی پزیشکی لە هەڵە و کەم و کوڕەکان بە هەموو شێوازێک بکۆڵدرێتەوە واتە ئەگەر هەر هیچ نەبێتن بابرن دادوەرە بەڕێزەکان
تەنها کار لەس ئەو بابەتە بکەن یاخود باڵێنەوە ئەوە خاڵەچان یاخود شارەزایەتیان لە بوارەکەدا هەبێتەن تا بتوانن کێسەکان بە ئاسانتر یەکلای بکرێتەوە لۆی ئەوان زیاتر دەگەڕێنەوە سەر لژنە پزیشکەکان ئەوەش بوویتە هۆی ئەوەی کە درێژە بخایێنێتن زۆر جار دەبینی لژنە پێک هاتووە دواتر لژنەکە هەڵوەشاتەوە لژنەی تر لێسە پێک هاتووە بۆی ئەوەی کە باڵێن دادگا لەوانەیە مقتەنع نەبووە بەو لژنەیە کە پێشتر هەبووە یان کە پێشتر دانراوە بۆیە من دەمێت لەگە ئەو بابەتە باسی بابەتە چتر بکەم ئێمە وەکو پزیشک لە هەرێمی کوردستان کار دەکەین بە هەموو شێوازێک ئەوەی کە لەسەر ئێمەیە بتوانین بیکەین و جێبەجێ بکەین بەڵام لێرانە ئەوی کە من تەماشام کرد لەو چەند ڕۆژەی پێشتر لە کێسەکانی ترش ڕۆلی ڕاگەیاندن بە شێوازێک بووە کە بگاتە مەرحەلەی وا لە کەسایەتی پزیشک بدرێتن یعنی ئەوەندێک کە لەو دوو ڕۆژە لەو سێ ڕۆژە قسەی نەشیا و بە پزیشک و بابرێن بە سیستەمی تەندروستی بابرێن بە کەسایەتی پزیشک گۆتراوە بە من لێرە قسەی گرنگ لێرە باز بکەم برایانی بەڕێزم ئەوەی کە پزیشکیشە هەر بەشەرە و هەر کەسە و هەر خین و گۆشتە لە وڵاتە کێشەی گەورە توش دەبیتن ئەمن بەش بە حالی خۆم لەو چەند ڕۆژە یعنی دەتوانم برم باری دەرونی من هەم بە نەخۆشەکە کە ئەو حاڵەتە تێدا ڕووداوە ئەو چەند ڕووداوە کە لە سێکتری ڕوویداوە و هەم بەو بابرێن بەو شکاندنەوەیە ئەوە دەبتە هۆی ئەوەی کە خەڵک متمانەی نەمینێ بە هیچ شێوازێک بە کارتەکانی خۆی کە ئەوەش پێ دەوترێتن سەرۆەتی ئەمنی قەومی ئەو وڵاتە ئەوە خاڵەچیان خاڵی دووەمیان باری دەرونی پزیشکێک چی بەسەردێ کە هەست بکاتن خەڵک بە شێوا نانم هەموو خەڵک دەرم کۆمەڵێک لە خەڵک یاخود باونە کۆمەڵێک لە ڕاگەیان کات یاخود زیاتر لە شێوازە بابرێن سۆشال میدیاکان ئەوەی کە بازەکە بابرێن فەیسبوک بە زیاتر کە لە وڵاتە کار لەسەر دەکرێت ببتە شێوازێک یعنی وا لە کەسایەتی پزیشک بکرێت کە ئەو پزیشکە هەست بکات دوای ئامادەبنێ کە دێکا لە وڵاتەکەی خۆی بەو شێوازە ڕەدی بدرێتەوە من لێرە دەمیست کە بخۆم ئەمە لە سندیکا پزیشکانم و چەند ئامارێکم لەلایە پێشی تقریبان دەتوان برم 2 ساڵە تا ئێستا زیاتر لە چەند هەزار پزیشک و کارمەند تەندروستی ئەو وڵاتێ بەجێهێشتە وەگە ئێستا ڕێگری نەکرێ ئەگە ئێستا باڵێنم کە چەند یاسایەکی تون دەرچووە سەبارەت پزیشکان کە ئیجازا پێ نەدرێتن نەتوانن وڵاتەکە لە پزیشک خاڵی دەبێت دەڕوا دەچێتە ناو سیستەمەکی وڵاتێکی کە سیستەمێکی تەندروستی هەیە هەم ئەرک و هەم مافەکەی دەپارێزی و خاڵشتر هەیە ئەو درێژە کێشانەی قەیرانی دارایی دەبی ئەمە قەنەعەتمان بێت چۆن پێشمەرگەی هەرێمی کوردستانی پاراست و شەرەف و کەرامەتی ئێمەی پاراستووە و دەشپارێزی لە داهاتوو کەمە متمانەی تاوامان پێیاندا هەیە و بە هەمان شێوەش دەبی قەنەعەتمان بەوەی بێتن هەندێک سیستەمی کارگوزاری و سیستەمی خزمەتگوزاری لەو وڵاتە هەیە کە پێ دەبێتن تەندروستی پەروەەردە لە دواییدا ئێمە بابنەکە سیستەمی تەندروستی لێرە باز دەکەین ئەگەر بەو شێوازەی هەبی و ئەو درێژەیە بەو شکرە بچێشیتن ڕاتبەک لە چەند بێتە سەرچەندی واتە ئەمە دەمێت ئەو قسەیە بکەم ئەگەر تەماشا بکەن خۆشتان دیقەتی بابەتەکەتان کردبیتن ئەرکە چتەوا لە پزیشک داوا دەکرێتن و لە کارمەند تەندروستیش داوا دەکرێتن بەڵام مافی خۆی ئەو پزیشکە بە هیچ شێوازێک لە وڵاتە وەرناگرێتن ینی ئەوە کێشەکەیە تەماشای ئەو ناهاوسەنجەی بکە ینی ئەمن محاسبە دەکرێم دەبێت بابرێن وەکو پزیشکێک پێم دەگوترێتن دەبی ئەتو لە ئەڵمانیا چ سیستەمەک یاخود لە ئەمریکا یاخود لە تورکیا یاخود لە وڵاتە چتر چ سیستەمەک جێبەجێ دەکرێت دەبێت ئەتو بێ ئەو ئەرکە لە بۆ من بکەی و قسەکەش تەواوە و ئەو قسەیە خەڵک لێرانە تاڕەتێک لێرە تەواوە دەبی قەنەعەتمان بۆی بێ ئەو نەخۆشە ئەوی کە دێتە لای پزیشک یاخود کارمەندێک یاخود وە هەتا دوایی دەبی قەنەعەتمان بێ ئەوە نەخۆشە بۆ ئەوەی بتوانین ئیشێکی زیاتر بکرێ باری دەرونی و یعنی لە شکۆنەدانی پزیشک بەو شێوازە بتوانین کار لێسەر بکەین دەبی مافەکانشمان پارێزرابی لە هەردوو لایەن هەم لە ناحیەی ئەم لەو بابەتێک کە پێی درێتن مافی ئەمەش دیاری بکرێتن بزانین ڕۆڵ ماچیا و کارەکان ماچی ئەوە خاڵەچیان خاڵ دەمیشیان زۆر باشە ینی کە باسی وە دەکەم دەرم قەیرانی دارایی لە وڵاتە بەو شکلێ درێژە بچێشی دەمانێت تا کەنجینێ بەو شێوازە ببین دەرمان نابێ کە باسی دەرمانم کرد بەس ئەو دەرفەتەم بدەیت باسی دەرمانمان کرد دەرمان لە وڵاتینە دەرمان خراپە ئەگەر لۆت باز بکەم لەوانەیە بە نزیکە بە 11 بازگا تێپەڕ دەبێت تا دەگاتە دەستی پزیشک کە دوایە کێشەک دروست دەبێتن درێن هەڵەیەکی پزیشکێک ئەو ڕۆنەخۆشێکی بابرێن کوشت بە هەمان دەرمان ئەخەر ئەدەبی ئەوە دەبی لێرەوە برایانی بەڕێزم بۆی مەسوجەکەمان بگاتە خەڵک ئەوە پەیوەندێکی بە پزیشکدا هەیە یاخود مختبەر نییە یان کەمی بابرێن ماوەدی مختبەری کە پێی دەوترێتن بابرێن پشکنین یاخود نەبوونی ئەشعا هیچ پەیوەندێکی بە ئێمە و بە پزیشک نییە ئەوە پەیوەندی بەوەی هەیە ئەو مەوادە چەندە لە هەرێمی کوردستان دابین دەکرێتە لەوە نەخۆشخانەیە ئەوە با خەڵک ئەمن داوا دەکەم خەڵک ئەو داوایە لایەنی پەیوەندیدار بکاتن نەک لە لایەنەکە پێ دەوترێتن پزیشک یعنی ئەگەر دەرمان نەما
دەرەنەوە خەتای پزیشکەکەیە ئەگە پشکنین نەما خەتای پزیشکەکەی ئەگە سۆنەر کێشەیە بوو خەتای پزیشکەکەیە ینی جاری وە هەیە قسەیوات دەگوترێتن قسەیوات پێ دەوترێت کە تو بە هەست بکەی ئەومان دەبینێت کە دەکەی هەست دەکەی بەڕاستی مادەمەکە زۆر زار بەلاش دەڕواتن ئەوە بابەتێک بوو ئەمن حەزم کە لێرانە باسی بابەتە شتێ بکەم گرنگە ئەگەر ئەو ڕەمە لەسەر ئەو بابەتە ڕابوەستین وا دەگات ئەو مەرحەلەیە سولح دەست پێ دەکاتن کە پێی دەدرێن ئەمە لە ناو وڵاتێکی خەما دەرێن سولحی عەشایر باشە نەخۆشێک ئەگەر بە هەر هەڵەیەک بێتن دادگا هەیە لە وڵاتە دەبی دادگا سەنجی مەحاک بێتن ئەو کێسانەیەک لای بکاتەوە برایانی بەڕێزم یعنی ئەوە دەگەینە مەرحەلەی زۆر خراپ ئەگەمە فکر لێ بکەینەوە بابەتەکەی پێی دەوترێتن سولحی عەشایر یعنی ئەگەر نەخۆشە جان لە دەست دەدا ئەمن بەخۆم پزیشکی نەشتەرگەری گشتیمە ئامادەم بڕۆمە بەرامبەر هەموو دادگایەک هەموو ڕوونکردنەوەیەک بدەم سەبارەت بەوەیە کە ئەو کێشەیە چییە ولۆوەی لێ هاتیە و بابەتەکان چییە ئەمە من ئێستا ئەو ڕۆکە لەگەر جەنابی وەزیری تەندروستی هەرێمی کوردستان باس بابەتە کرایە کە پێی دەوترێتن فۆرمی ڕەزامەندی نەشتەرگەری پێش ئەوەی نەشتەرگەری بۆ نەخۆش ئەنجام بدرێتن و دەبێ نەخۆش بزانی نەشتەرگەرەکەی چییە و چی بۆ دەکرێت دوو نقطە لێرە باز دەکەم ئەگەر نەشتەرگەرەکەت بۆ نەکرێتن چڕ دەدا و ئەگەر نەشتەرگەرەکەت بۆ بکرێتن لەوانەیە چەند ماکێک لە دوای نەشتەرگەری بیتر زاری وا هەیە تووشی بابرێن ماکەکان دەبێ یاخود ماکەی قورس دەبێ دێنە ئەو مەرحەلەیە یعنی لەگەیەک دری ینی توندی توشتێک ڕووداتن لە نێوان خەڵکەکە و لە نێوان پزیشکەکان بگاتەوە مەرحەلەی سولحی عەشایر و چەندین خەڵک بێنە ماڵی یەکتری لۆ ئەوەی بتوانی سولح بکرێتن ئایا دەکرێت لەو بابەتە گرنگە ئەمە بگەڕێنەوە سەر سولحی عەشایر و ڕۆژ بە ڕۆژ ئەمە نەک بەرەو پێش بڕۆن بەداخەوە دەرن بەرەو دواوە دەڕێن. سوپاس دەکەم بەس کاک دکتۆر زۆر بە کورتی وەڵامی و پرسیارەشمان دەیتەوە ئێستا ئەگەر هەڵەیەکی پزیشکیان کەم تەرخەمێکی پزیشکی ڕووبدات ینی بەپێی یاسای سزادانی عێراقی مامەڵی دادەکرێت یاسایەک نییە کە ئەمەی ڕێخستپێ لە کوردستان ئەگەر بە کورتی بێ سوپاس دەکەم دواتری شەر دەگەڕێنەوە وڵاتە. بە شێوازێکی گشتی یاسا هەیە لە هەر سێلایەن یاسا هەیە یاسایەکەیە لە بابنەکە پێی دەوترێت قانونی عراقی ئەمن ئەگەر دەرفەتەکەم دێ بە سێ دێر ئەو ئەگەر نەخۆشێک جان لە دەست بدا یاخود توش کێشەیەک بێ دەبێت پێش هەموو شتێک ئەو نەخۆشە بە پێی قانونی عراقی لە ساڵی 1970 کە دەرچووە دەبێت بچێتە پزیشکی دادوەری لۆ ئەوەی ئەو بزانن سەبەبی مردنەکەی چیە بە پێی ئەو تەقریرە لە دوای لەژنەی پزیشکی کە دەگەڕێتەوە هەنجین دیار دەبێ هەڵەکە چیە کەم تەرخەمیەکە چیە و کێشەکان چیە دواتر دادگایەک لای دەکاتەوە کە بابرن ئەگە دەرچوو پزیشکەکە کەم تەرخەمی کردیا یاخود هەڵەی کردیا یاخود ئەوە ماچی دوای نەشتەرگەریە ئەو کاتە دادگایەک لای دەکاتەوە بەڵێ یاسا هەیە سەبارەت بۆ بابەتە بەڵام کە من پێشتر باسم کرد باسی بابرێن مافی پزیشک و مافی هاوڵاتیانم کرد ئەو بابەتەکە بوو. بەڵێ سپاس دەکەم دواترگە دەرەفەتە بوو دەگەڕین وڵاتان کاگربارگە بگرم و لای بەڕێستان سەبارەت بەوەی کە زەرورە چی بکرێت بۆی ئەم هەڵە پزیشکانە لە کوردستان دووبارە نەکرێنەوە چی گۆڕانکاری چ چاکسازیەک بکرێت لە ڕاستیە بۆی ئەمانە نەک دووبارە نبێتەوە تەمە دووبارە ئەبێتەوە کەم کرێتەوە ڕێژەیەکی کەمتر بێ ئەبێ حکوومەتی هەرێم بودجەیەکی زیاتر ینی وەزاری تەندروستی هەوڵ بە ئێمە نووسرامان کردووە بۆ لایەنی پەیوەنددار لە حکوومەت بودجەیەکی زیاتر بۆ تەندروستی بۆ وەزاری تەندروستی بۆ پلانی استراتیژی تەندروستی ئەم وڵاتە دابنێ بۆ لەبەرەوەی نمونەیەکی بچووکەڵێم تۆ بینایەک دروستەکەی ئەگەر چیمەنتۆیەکی تۆکمەی نەبێت و بە باشی دروستینەکەی بیناکە بلانی کەم 50 بۆ 6 میلیۆن دیناری تا سەرفەکەی ئەگەر بە باشی نەبێ بیناکە ئەڕۆخێکەواتە تۆ بۆ لانی 10 میلیۆن دینار بینایەکی 6 میلیۆنی دڕۆخان کەواتە ئێمە ئەبێ لە هەرێمی کوردستان بودجەیەکی زیاتر بۆ وەزاری تەندروستی دابین بکەین بۆی کەمترین هەڵە ڕووبە کارمەندێک کە 400,000 وەرەگرێ پزیشکێکی گەنج کە پرۆژێکیان هێناوە بۆ ئێمە 600,000 دینار وەرەگرێ ناتوانێت ئیدارەی تەواوی مێشکی خۆی بۆ خزمەتکردنی نەخۆشێک نەخۆشیش پەیوەندی بە هیچ مادە و بە هیچ کات و بە هیچ قەیرانەکەەوە نییە نەخۆش و پێویستی بە چارەسەر و پێویستی بە خزمەتگوزاری و پێویستی بە هەناوچوونە ئەو کەسە بە هەنایە بچێ ئەم منداڵەکەی خێزانەکەی خۆی پێداویستیەکانی معاناتەکانی ڕێگرێ لەوەی کە بتوانێت تەواوی عیلمەکەی لەم نەخۆشەیە سەرفکە بەڕاستی ینی کێشە و گیرروگرفتی بۆ دروستە بێ لەبەرەوە دووبارەیەکەمەوە پێویستە بودجەیەکی زیاتر دانێ بۆ ئەمە خاڵێک ترەوەی هەر پەیوەندی بۆ بودجەوەیە ئەبێ وەزارەتی تەندروستی پلانی هەبێ ئێمە لەم هەرێمەیە دنیای مین و دنیای پاشماوی جەنجیمانێت پلانی هەبێ بۆی کە ئەو پاشماوە جەنجانە کە گرفتی سەرێکیان هەیە بۆ دروستبوونی نەخۆشی لە داهاتووە ئەبێ پلانی هەبێ بۆ چارەسەری ئەمە بۆ پاکردنەوەی ئەمانە پلانی هەبێ بۆ سنووری بازیان کە 104 کارگەی تێدایە
6,000 هاوڵاتی تێدا ژی دنیای نەخۆشی لە ساڵانی داهاتووە لەو سنوورە دێت بەڕاستی چکە نەخۆشی شێرپەنجە و نەخۆشی درێژخایەن ساڵانی پێشوو ئەگەر دەبێ ئێستا 100 ینی دەجار زیادی کردووە ئەبێ پلانی هەبێ بۆی کە لە داهاتووە ئەو بودجەی کە سەرفی ئەکات خەرجی ئەکات بۆ ئەو نەخۆشانێک کە لەو سنوورە دروستە بن زۆر زیاترە بێت لەوەی ئەو بودجێ تەرخان کا بۆی کە ڕێنمایی لەو سنوورە یان بۆ نمونە وەزارەت ئەبێ پلانی هەبێ بۆی خواردن و ئاوێکی تەندروست بۆ هاوڵاتیان لە دەرەوەی چکە ئێمە لە سانەوەتی ژیانی ڕۆژانمان لەسەر هاوردێ خواردن و ئاوێکی تەندروست بۆ هاوڵاتیان پۆشاکی تەندروست ئاوهەواکی تەندروست دابینکە بۆی هاوڵاتیان لانی کەم لە داهاتەوە توش نەبن بۆ نمونە بەس دروستبوونی کۆلێرا و سکچوون ئەگە کۆلێراش بوجودی نەبوو بێ لە تێستەکانە لە ڤیسیا هەموو هاوینێک لە هەرێمی کوردستان نەخۆشی سکچوون و ڕشانەوە دووبارە بێتەوە بە چەند ملیارێک تەرخانەکرێت بۆ چارەسەری ئەم سکچوونە ئەگەر ئەم بێت پلانێکی بێ بۆی نەخۆشیەکە دروست نەبێت کەواتە ئەم چەند ملیارێکی یەکجێڕای بۆ خەزانێکی گشتی و کۆمەڵێک گرفت و کۆمەڵێک شتیش بۆ نەخۆشخانەکان و بۆ ئەو لۆدەش لەسەر نەخۆشخانەکان ئەبێ پلانی هەبێ لە سلێمانیە یەک تەواریمان هەیە تا ئێستا حکوومەت نەیتوانیوە تەواری دوو بکاتەوە کە لە قەرەباڵترین شوێنە ئەبێ پلانی هەبێت ڕووداوی هاتوچۆ کەم بکات کە تو ڕووداوی هاتوچۆ کەمی کرد تۆ تێچووی نەخۆشیەکانەکەمە بێتەوە لە بەڵە زۆر باشە بەس سەبارەت بۆی کە سەبوون و سەرجەم کردەکان کە باز لە خەلەلی گەورە دەکەوەی کە تەداخولی حیزب و سیاسەکانە ئێستا لە کەرتی تەندروستی چۆن دەکرێت دەستی حزب ببردرێت بۆی کە کەرتەکە بەرەو باشبوون تەداخولی حیزبی خراپ هەیە لە کەرتەنیایەوە هەیە بە زۆر بەدڵنیایەوە هەیە ئەبێ لە هەردوو پارێزگای هەولێر و دووەکو سلێمانی و پارێزگای هەڵەبجە کەسێک کە تایبەتە بە خزمەتکردنی نەخۆشخانەیەک بەڵام لایانی سیاسیەکەی زۆر بەرچاو بەردڵ نییە لە بەردڵان نییە ئەبێ ئەو کەسە بکرێتە پێشەوە ینی بۆ ئەم هەل لە دواوە بێت ینی بۆچی ئەگەر کەسێک لایانی حیزبیەکەی واتە کێرڤی حیزبی بەرز نەبێ نابێ زیاتر بۆ مەسلەی دەرمان و دەرمانی قاچاق چی و ئەکسپایر و ئەوانە چۆنە لە وڵاتەیە قانون هەیە لە وڵاتەیە قانون هەیە بۆ نمونە ئەگەر کەسێک کێشەیەکی دروست کرد لە تەندروستیا ئەبێت تۆ قانونی سزا و پاداشتە هەبێ ئەگەر ئەمە خراپی کردۆ سزای بە ئەگەر باشی کرۆ پاداشتی بکە پلەکەی بەرزکەرەوە بەڕاستی بۆ نمونە دەرمانێک هەیەت کە جارێک سزاتدا دووبارەی کردەوە کۆمپانیەکەی دابخە ڕێگەی مەدە پرۆژەی تر بکە ڕێگەی مەدە بەڕاستی ئەمانە جێبەجێ ناکرێت لە وڵاتە گرفتی سەرەکی جێبەجێنەکردنی یاساکەی نەک نەبوونی یاساکەی هەر بۆ ئاماژەش بۆ نیو دقا ئێمە چەند ڕێنمایەکمان هەیە بۆ مافی نەخۆش هەر لە پەڕاوی بینینی نەخۆشە هەیە لە فایلەکان لە پشتەوە هەیە کە نەخۆش کۆمەڵێ یاسایەکی تایبەت نییە ئەوە وەکو یاسایەک دەوری خۆی بینێت چکۆ ڕێنمایی و تەزدیق کراوە بەڵێ ئەسپاس دەکەم کاک تۆ سەبارەت بەوەی کە چی بکرێت بۆ کەمکردنەوەی ینی ئێستا هەندێک مەسەرەن لە شارەزانی بواری تەندروستی باز کە پێویستە سیستەمە بگۆڕدرێت ینی ئێستا جۆرە سیستەمە پشتی بەسەر چ بنەمایەک پێویستە چی بکرێت بۆ کەمکردنەوەی هەڵی پزیشکی طبعاً هەڵی پزیشکیەکێکە لە با بڵێن دەرەنجامەکانی خراپی ئەو شێوازە ئیدارەدانە کە لە تەندروستی هەیە بەڕاستی بە ئەوی چی بکرێ تەمەکو وتمان کەتی تەندروستی ناتوانێت بە تەنها بیر لە چاکردنەوەی کەتی تەندروستی بکەی کەرتەکانی ترۆک و خۆیان بمێننەوە ئەمە نموذەجێکی بەسیط بەپێی زۆربەی ئامارەکان باز لەوە کە ئەگەر یەکەم نەبێت دووەم هۆکاری سەرەکی مردن لە کوردستانە ڕووداوەکانی هاتوچۆیە دەی باشە هاتوچۆ خۆ سەحە لێ بەپرز نییە کەواتە علاقەی بەشێکی بە مرورەوە بەشێکی علاقەی بە قانونەوەی بەشێکی علاقەی بە کواڵتی سیارەوەی بەشێکی علاقەی بە فێرکردنی شۆفێرەوەی بەشێکی دەی ئەمە هەمووی نەتیجەکەی مؤسساتی صحی ئەیات لەبەرەوە تۆ ناتوانانی بیر لە دوورکردنی بیر لە دروستکردن و بەرهەم یا با بڵێن پێگەیاندنی دکتۆرێکی عیارە 24 ئەوروپی بکەی لە ناو سیستەمێکە کە سیاسیەکان و عەقڵێتیان شەرقیە کە کارەباکە شەرقیە کە پەروەردەکەت شەرقیە کە جادەکەت شەرقیە کە ژینگەکەت شەرقیە ئەم پێگاتی هەر ئەوەی لێ دەرەچێت لەبەرەوە کەرتی تەندروستی کاتێک تەطویری پێ ئەدرێت گەشەی پێ ئەدرێت کەرتەکانی تریش لەگەڵ یا بەرەو پێش بچن چونکە کەرتی تەندروستی تێکەڵەیەکە لە پێویستی بە کەرتەکانی تر ئەبێ بۆی ئەم بتوانێت ئیشی خۆی بکە بە باشی بە چالاکانە بتوانێت ئیشی خۆی بکە بەڵام ئەگەڕمە سەر خاڵە ئەساسەکە لەگەڵ ئەمەش هاتوانێت زۆر شت بکرێت طبعاً بەم جۆرە گرفتانەوە کە هەمانە ئەکرا کۆمەڵێشتی باشتر هەبن کە بکرایە و ئەم ڕووداوانە هەڵی پزیشکی ناکرێت و کاڕێواتی نەهێڵڕێ هەڵی پزیشکی لە وڵاتە هەر باشەکانی ڕوئەیە و واضحیشە بەڵام گرنگ ئەوەیە دووبارە نەبێت دووبارە نەبێتەوە بە عینەن فۆرم
گرنگ ئەوەیە یاسایەکە بێ ڕێکی بخە کاکەم یەک کۆمەڵ مشکلی گەورەشمانێت با بڕین باسی کاک دکتۆر لە سندیکاکان بوو ئەزانی سندیکاکانی ئێمە لە باتیەوە ببنە سندیکای بۆ پاراستنی مافی هاوڵاتی بە حتا مافی پزیشکانی ئێستا مافی هاوڵاتی پارتنە مافی پزیشکان لە پارێت زۆربەی سندیکاکانمان ئەسڵەن هەر ئەکسپایر بوون ناتوان ڕۆڵی خۆیان ببینن ناتوان بەکاری خۆیان هەستن ناتوان ببنە هاوکاریکەر و هەمانگیکەری کەرتی تەندروستی بۆی بتوانن تۆزێک لەو لۆدەی کە هەیە ئێستا بۆیە وەزارەتی تەندروستی ناچار پەنای بردووە زۆرە لە ئیشەکانی سندیکاکانی وەرگرتووە خۆی کە ئیشی ئەویش نێ بە پێی قانون دراوە بە سندیکا کاکتۆر بەدوای پرسیارم بە کورتی ئەگەر چاکسازی لەم کردن نەکرێت چاوەڕێشتی تر بکەین بەتەکید یعنی شتی گەورەتر ئەبیستین و هەواڵی ناخۆشتر ئەبیستین چکاوە معادلەیەکی ڕاضیاتیە یەک و یەک کاتە دوو مەجای ئەوەی نییە کە بێڵێتەوە بیکاتە سێ لەبەرەوە پێویستی کەرتی تەندروستی ئێمە پێویستی بە نەشتەرگەریەکی کتوپڕ هەیە ئەو نەشتەرگەریە بێ نەشتەرگەرەکانی سیاسیەکان بن دەوڵەتدار بن و کەسە شارەزاکانی کەرتی تەندروستی بن ئەو کەسانەمان هەیە کە بتوانن ئەو کەسانە هەن ئەگەر ڕێگەیان پێ بدرێت لەکوێ ڕێگەیان پێ بدرێت لە سیاسیەکانمان یعنی ئێستا خەڵکمانەیە بەس ڕێگەیان پێ نادرێت ڕۆبین بەڵێ سپاس دەکەم کاک دکتۆر ئامانج دوا پرسیاریشم بۆ بەڕێستان سەبارەت بەوەی کە چی بکرێت بۆ کەمکردنەوەی ئەم حاڵەتانە زۆر بە کورتی بێ سپاس دەکەین کاتمان کەماوە بەڵێ دیارە دەنگی دکتۆر گرفتێک تەیە زۆر سپاس دەکەین سپاس بۆ میوانەکانمان بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ئامانج وەفایی و تێبێژی لقی هەولێری سەندیکای پزیشکانی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵ ماهۆرە زۆر سپاس بۆ ڕێبوار ئەحمەد سەرۆکی لیژنەی تەندروستی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەروەها بەڕێز دکتۆر عەبدولفەتاح هەورامی مامۆستا لە کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانی سپاس بۆ بینەرانی بەڕێز تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ